سەرەتا ئەوڕێ خێراتنی هەمووتانەکەم کە ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە بە بۆنەی ساڵیادی شەهیدی نەمر کاوە گەرمیانیەوە بە ناوی ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنی هەمووتانەکەم بە ناوی خوای گەورە و میهرەبان بە بۆنەی تێپەڕبوونی ساڵێکی تر بەسەر تیرۆرکردی ڕۆژنامەنووسی بوێر کاوە گەرمیانی لە 5 کانونی یەکەمی 2013 ئێمە لە ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی بە توندی ئیدانەی بەردەوامی کوشتنی ئازادی ڕادەبڕین دەنگی ڕەخنەگر لە کوردستان دەکەین. شەیدکردنی کاوە گەرمیانی تەنها ڕووداوێکی تاوانکاری نەبوو، بەڵکو خاڵێکی وەچەرخان و ڕاگەاندنی شەڕێکی کراوە بوو لە دژی قەڵەمە ئازادەکان کە تا ئەم ساتەش کاریگەریە شومەکەی بەسەر کۆمەڵگەوە ماوە. بەداخەوە کوشتن و چەساندنەوە و گرتن بوون بە سیمای کێزەونی جودحیزبی دەسەڵاتدار و بەکردەوە بوونەتەوە گەورەترین هەڕەشەیە بۆ سەر ئازادیە مەدەنیەکان. ئەو نەهامەتیانەی تا ئێستاش لە هەرێمی کوردستان هەڕەشە لە ژیانی هاوڵاتیان و چالاکوانان دەکەن، بریتین لە بەکارهێنانی یاسای ناداپەروەرانە، هەڕەشەی دەستگا ئەمنیەکان، دژ بە هاوڵاتیان و گرتنی ڕۆژنامەنووسان و دەنگە ناڕازایەکان، لەوانە شیروان شیروانی و قارەمان شوکری و چەندانی تر کە تا ئێستاش لە زینداندا حەبس کراون و لە تازەترین پێشاتە هەڵکوتانە سەر گوندی لاژانی نزیک هەولێر و بە ناوی پاراستنی سەروەری دام و دەستگاکان لە بەرواری 2/12/2025 تەنها لەبەر ئەوەی گەنجانی ئەو ناوچەیە داوای هەلی کار و دامەزاندن و ئەکرد کەچی پارتی بەڵادەست لە بەرامبەردا دەستی کرد بە ڕاگرستن و کوشتان و بریدارکردنی گەنجەکانمان. وەفا و ڕێز بۆ شەهید کاوە گەرمیانی و هەموو شەیدانی تری قەڵەم. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی 5/12/2025. کاوە گەرمیانی ڕۆژنامەنووسی ئازا و بوێری ڕێگای ئازادی بوو لە گەرمیان کە بەکارەکانی بەرپرسانی تووشی ترس و دڵە ڕاوکێ کردبوو کە تونی بوون بۆ خوێنی کاوە. کاوە بە قەڵەمەکەی دەنگی ناڕەزایەتی گەیاند بۆ لووتکە کە داوای مافەکانیە کرد. بەداخەوە ڕۆژنامەنووسە ئازا و بوێرە 12 ساڵ لەمە و پێش لەلایەن بەرپرسانی یەکێتیەوە چیرۆر کرا کە ئەمە مێژوویەکی زۆر ناشرینە لە هەرێمی کوردستان کە چەندین چالاکوان و ڕۆژنامەنووس تیرۆر کراون لەلایەن یەکێتی و پارتیەوە. هەروەکو چالاکوانان و ڕۆژنامەنووسان کاوە گەرمیانی و سۆرانی مامە حەمە و چەندین ڕۆژنامەنووس و چالاکوانی تر. بەداخەوە دەنگی ئازاد لە هەرێمی کوردستاندا بەردەوام لە کردکردندایە، بەردەوام لە تیرۆرکردندایە و هەر لێرە دامێ لەم ڕۆژەدا ئاماژە بۆ ڕووداوە بکەم کە لە گوندی لاجان لە قەزای خەبات چەند ڕۆژێک لەمە پێش ڕوویدا کە خەڵکی ئەو گوندا هاتوون بۆ داواکاری مافەکانیان و داواکردنی هەلی کار کە بەداخەوە داواکاریەکانیان بە فیشەک وەڵان درراوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە. یەکێتیش لەو ڕووداوانە بەدەر نییە کە لە 22 ئابی ئەم ساڵدا لە شاری سلێمانی هێرشی کردە سەر وتێل لالەزار و ماڵی لاوری شێخجەنگی کە بووە هۆی کوشتنی چەندان کەس و دەستگیرکردنیان کە تا ئێستا لە زیندانەکاندا ماونەتەوە. بەداخەوە دادگاکان سەروەری خۆیان لەدەست داوە و بکەرانی ئەو تاوانە بە سزا ناگەێنن. لێرەوە من پەیامی خۆم ڕاگەێنم پێیان ئەڵێم بە بەرپرسان بەسیەتی کوشتن، بەسیەتی تیرۆرکردن، بەسیەتی کردنی دەنگی ئازاد. سڵاو هاوڕێیانم، کاتتان باش. کاوە گەرمیانی مێژوویەک لە ئەنفال تابلۆیەک بە خوێن ڕەنگرا و کاوە گەرمیانی خوێنی گەرمانەکانی بە کۆڵیەوە گرتبوو. کاوە گەرمیانی عەوداڵی دادپەروەری و زمان چەوساوە و ستەم لێکراوان و دەنگی ئازادی خوازان بوو. کاوە گەرمیانی جوامێرێکی سەربەرز و سەربڵندی گەرمەسێر بوو، وەکو هەڵۆ لە شەقەی باڵی دەدا و قەڵەمەکەی چەق کوش بوو بۆ سەری گەندەڵکار و دز و ستەمکار و مشەخۆران.
ئەوانەی چاویان بە کاوەگەرمیانیدا هەڵنەدەهات گەیشتن بە مەرامی خۆیان و شەهیدیان کرد بەڵام لێرە و لەوێ با هەموو بزانێ ڕۆژانە سەدان کاوەگەرمیانی دیکە دێنە دنیاوە و سەدان ئازادی خوازی و ڕۆژنامەنووسی بوێر و ڕازگۆ ڕێچکەی ویداد حوسێن و سۆرانی مامە حەمە و سەردەشت عوسمان دەگرنە بەر و خۆیان پێ هاو خەبات و هاو پیشە و هاو ئامانجا. سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە. نەڵێی تۆ مردوویت، نەڵێی لە بیرمان چوویت، تۆ لە دەنگی هەر فریادێکیت، لە چاوی هەر گەنجێکیت، لە دەستی هەر خۆپشاندەرێکیت بن و گەرمیانی، تۆ لەبیر ناکرێت بە ئاسانی چونکە خوێنی تۆ بووە بە ڕۆشناییەک کە تا ئەبەد ڕێگەی ئازادی ڕووناک دەکاتەوە. بەخێراتنی هەموو لایەکەم هاوڕێیان، ڕووداوی تیرۆرکردنی کاوەگەرمیانی لە کەلار ڕووداوێکی دڵتەزێم بوو کە بۆ کۆمەڵگەی کوردی هەژان. کاوەگەرمیانی ڕۆژنامەنووسێکی بوێر و ڕەخنەگیر بوو کە لە وتار و نووسینەکانیدا بەردەوام ڕوبەڕووی گەندەڵی و نەعەدالەتی دەبووە. تیرۆرکردنی ئەو زیانێکی گەورە بوو بۆ ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری سربەخۆ لە هەرێمی کوردستان. کاوەگەرمیانی لە شەوی 5/12/2013 لە بەردەم ماڵەکەی خۆیدا لە شاری کەلار لەلایەن چەند چەکدارێکەوە دەرایە بەس دەستێژی گولە و کوژرا. تا ئێستا هۆکار و ئەنجامدەرانی ئەم تاوانە بە سزای خۆیان نەگەیشتون. ئەمەش نیگەرانی و ناڕەزایی زۆری لای خەڵکی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دروست کردووە. تیرۆرکردنی کاوەگەرمیانی تەنها هێرشێک نەبوو بۆ سەر ژیانی ئەو، بەڵکو هەڕەشەیەک بوو بۆ سەر هەموو ئەو کەسانەی کە هەوڵی ئاشکراکردنی ڕاستیەکان دەدەن. ئەم ڕووداوە دەری دەخات کە هێشتا ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە مەترسیدایە. پێویستە هەمومان پێکەوە کار بکەین بۆ پاراستنی ئازادیەکانمان و ڕێگریکردن لە دووبارە بوونەوەی ئەم جۆرە تاوانانە. لە کۆتاییدا دەبێت یادی کاوەگەرمیانی و هەموو ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە پێناو ئازادی ڕادەربڕیندا گیانیان بەخت کردووە بەرز ڕابگرین و بەردەوام بین لە خەباتکردن بۆ کۆمەڵگەیەکی دادپەروەر و ئازاد. و هەروەها دەمەوێت لێرەوە زۆر بەتوندی ئیدانەی هێرشەکەی سەر کێڵگەی کۆرمۆر لە چەمچەماڵ لەلایەن میلیشیا شیعەکانەوە بکەم و هەروەها گوندی لاجان لە هەولێر لەلایەن جاشەکانی بنەماڵی بارزادیەوە کە بووە هۆی شەیدبوونی 4 هاوڵاتی و پاشان بە زۆر دەرکردنیان لە گوندەکەی خۆیان. ئەمەش کارەساتی کۆڕەوی ساڵی 1991 بیری خەڵکی کوردستانە نایەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوون. تحية طيبة إلى كافة النشطاء والأعضاء منظمة داكوك لحقوق الإنسان والحرية. اليوم اجتمعنا في هذا نحن الآن مجتمعين في هذه الساحة من أجل إحياء ذكرى استشهاد الصحفي والكاتب كاو قرمياني في منطقة الكلار من قبل الميليشيات الكردية من حساب البارتي واليكيتي. ونحن هذا المعاناة الشعب العراقي في كافة أنحائه وكافة شعوبه وأطيافه، والآن نفس المعاناة في قرية اللقجينة في عشيرة الهكاري مع حزب البارتي، ونفس الشيء ونفس المعاناة في المنظمات الحشد الشعبي ضد الحقوق الإنسان والنشطاء السياسيين في كافة أنحاء العالم. ونحن نطالب بحرية الصحافة وحفظ الحقوق الإنسان في كافة مناطق العراق عامة. وشكرا. سڵاتان لەبێ ئاوڕێیان دەستخۆشی لە ئەندامان و چالاگوارانی ڕێکخراوی داکۆ دەکەم کە ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە لە 12مین ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی قەلەم و ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی کە 12 ساڵ تێدەپەڕێ بەسەر تیرۆرکردنی کاوەگەرمیانی لە شاری کەلار لەناو چەند چەکدارێکەوە لە بەردەم ماڵەکەی خۆیدا تیرۆر کرا. ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی ڕۆژنامەنووسێکی مەیدانی بوێر بوو. چەندین ڕاپۆرتی لەسەر فەسادی و دزە و مافیاکانی هەرێمی کوردستاندا بەتابەتی یەکێتی و پارتی بڵاو کردەوە. کاوەگەرمیانی یەکەمین ڕۆژنامەنووس و تیرۆکراوی کوردستان نەبوو. لەژێر دەسەڵاتی پارتی و یەکێتیدا چەندین ڕۆژنامەنووسی وەکو سۆرانی مامە حەمە و سەردەشت عوسمان و چەندانی تر تیرۆر کرا. ڕێکخراوی داکۆ گوێڕای بەرزڕاگرتنی و شەهیدە و هاوکارای دەگەێنێت دۆسی تیرۆرکردنی شەهیدی کاو و سەرجەم شەهیدەکانی دیکەی قەڵەم و ئازادی ڕادەربڕین بەکراوەی ماونەتەوە تا ئەو کاتێک لە دادگاکە عادیلانە و سەربەرز و کوژان ڕادە سیاسا دەکرێن. زۆر سپاس. سڵاو کاوە لە وڵاتێکا شەهید کرا کە نە سیستەمی بەڕێوەبردنی تێدابوو نە دام و دەستگار نەدادگار نە دەستور نە یاسا هەر بۆیە نابێت چاوەڕێی بە دادابوونی تاوانی ڕاستەقینە بین و تا حاڵی ئەو
هەرێمە بێ سنوور و لە باشووری تا حاڵی فولکەی بەتەمای خوا و هەولێر و ئەم ئەنفال و کەمپ و لەسەر خۆیی و سروشت و فەرهەنگی مرۆڤ هەر بۆ بەردەوامبوون دەبێت. زۆر سپاس. سڵاوتان لێبێ. داری ئازادی بە خوێن ئاو نەدرێ قەت بەرناگرێ، سەربەخۆیی بێفیداکاری ئەبەت سەرناگرێ. دەسەڵاتی دووڕوو دز وا خەیاڵەکەم بە تیرۆرکردن و کوشتن و قڕکردنی خەڵکی کوردستان و کەسانی ئازادی خوازە ماترسێنن. خەیاڵیان خاوە و خەیاڵ پڵاوەکەن تاماوە نەبێ ئەوان بترسن لە کەسانی وەک کاوە و ئەوانەی ڕێگە و ڕێچکەی ئەویان گرتووە. ئێمە و سەدان هەزاران کەسی دڵسۆز و چاونەترس هەیە کە سڵ لەم دەسەڵاتە ترسنۆک و خۆفرۆش و جاشانە ناکاتەوە. یەکێتی و پارتی گەنجەکان بکوژن و تیرۆرکەن، سوکایەتی بەکە سوکاریان بکەن و دایکەکان جەرەک سوتاو بکەن، مناڵەکان هەتی و خەن لەبەر ئاشکراکردنی دزی و گەندەڵی و پیسی و ئاشکراکردنی مەلەفی نەوت و خواردنی قوتی خەڵک. با بزانن بەردەوامە بین لە ڕسواکردنتان و پیشاندانی ڕووی ڕاستەقینەتان بۆ هەموو دنیا. دەسەڵاتدارەکان بیرتان بێ پەتی زاڵم لە ئەستوریا بچڕێ، با خاوەنی هێز و دەسەڵات بن، با چەک و پیاکوشتان هەبێ، ڕۆژی شۆڕشی قەڵەمی ئێمە لە بنتان دێنێ. مێژوو ڕوونە عاقیبەت و کۆتایی زاڵم و زۆردارانی پێشوو چۆن و بە چ شێوازێگەلی چەوساوە دەری کردن و لە ناوی بردن. ئەو کاتە بەدڵێکی پڕ لە خۆشی سیرتانەکەین و ئابینین چۆن ترسنۆکانە ڕاکەن و چەند بێدەسەڵاتن. ئەو کاتە گیانی کاوە هاوڕێکانیان و شەهیدانی کوردستان ئاسوودا بێ. دەستان خۆش بێت. هاوڕێیان زۆر لە کاتان ناگرم دەستخۆشیتان یەکەم من بن وەکو هونەر ئەحمەد بن ئەندام و ڕێکخرا و ئەندام چالاکەوان لە ڕێکخراوی داکۆک دەستخۆشی لە ڕێکخراوی داکۆکەکەم و بەتوندی ئیدانی ئەو کارە نامرۆڤانە ئەەکەم کە 12 ساڵ لەمە بەرەو بە بەرچاوی دایکیەوە کە کاوەگەرمیانی شەهید کرا. ئەو دەستە ڕەشا ئیدانە ئەەکەین و پرسە و سەرخۆشی خۆشمان ناڕاستی بنەماڵی بەڕێزیانەکەی و زۆر لە کاتی ئەوژاگرم دەستخۆشی بۆیە و زۆر سپات بۆ هەموو لایەک. بەناوی خوا بەداخەوە کە ئەمڕۆ لێرێن بۆ یادکردنەوەی شەهیدێکی تری دەستی دەسەڵاتی خۆسەپێن و گەندەڵ ئەوی ژیادی شەهید کاوەگەرمیانیە کە تەنها تاوانی هەوڵی ئاشکراکردنی گەندەڵی و پەردەلادان لەسەر بەتاڵانبردن و دزینی قوتی خەڵک بوو. جەلادەکانی کاوە ئەوەندە بێڕەوشتانە ئەم کاران ئەنجامدا کاوان لە باوشی دەشتیاندا شەهید کرد و ئەوەی جێگای داخە هێشتا بەکەرانی ئەم تیرۆرە سیاسیە بە ئازادی دێن و دەڕۆن و لە بری سزاش پاداش کراون. بەڵام با دژمنانی ئازادی دڵنیا بن کە ڕێگەی کاو سەردەشت و ویداد هێشتا پڕ ڕێبوارە و ناوەسین لە هەوڵدان بۆ ئەو ئامانجەی کە پێناویدا شەهید بوون. شەو هەرچەندە تاریک بێت ناتوانێت ڕۆژی مۆمێک داپۆشێت. دەسەڵاتی گەندەڵ و خۆسەپێنەوە دەزانێت بە کوژاندنەوەی مۆمێک دەتوانێت خەڵک چاوترس بکات، بەڵام نەخێر بە عکسەوە بە کوژاندنەوەی مۆمێک هەزاران مۆمدا دەگیرێت. زازوو بە یادرەک بەڵام حەق هەمیشە سەر دەکەوێت. سوپاس. لە ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەز کاوەگەرمیانی هاوخەمی خۆمان بۆ هاوژین کە سوکاری ئازادی خوازن دۆستانی ئەم قوربانیە دەردەبڕین. دەزانین بۆ کاوەگەرمیانی تیرۆرکە گەرمیانی بەنووکی قەڵەمێک و زوومی کامێرایەک سەنگەری لەدایان بەرپرسی جەلاد و مافیا گرتبوو. ئێمەش یادی ئەم تاوانە و تاوانە زەونەکانی تر هادەرمان دەبێت بۆ خەبات و تێکۆشان تا کۆتایی هێنان بە دەسەڵاتی مافیاگەری و تیرۆر و ملهوری. هەمومان شاهدی دەسەڵاتێکی کە پڕە لە کوشتن و پەلەماردان هەڕەشە و ناودادی. تیرۆرکردنی کاوەگەرمیانی دیمەنەکان لە کوردستان خێنانتر بوو و ژینگەی کاری ڕۆژنامەنووسی لە کوردستان ترسناکترە. دەبا بزانن کوردستان ڕۆژانە سەدان کاوەی دیکە دێرێتە دنیا و سەدان ئازادی خواز و ڕۆژنامەنووسی بوێر و ڕازیۆ ڕێچکەی ویدا حوسێن و سۆرانی مامەحەمە و سەردەژ عوسمان دەگرنە بەر خۆیان و هاوخەبات و هاوامانجە. زۆر سپاس. سەرەتا بەخێراتنی هەموو لاکەکەم کاوەگەرمیانی شەهید کرا چونکە بوێری ئەوەی هەبوو ئەو نیانانە ئاشکراکە کە لە پشت دەسەڵاتەوە خۆیان حەشاردا بوو. بکوژەکەی کە مەحموود سەنگاویە تۆ قارەمانی تۆ بکوژێکی ترسنۆکیت کە ڕۆژنامەنووسێکە شەهید کرد چونکە گەندەڵی و تاوانەکانی توی ئاشکرا کرد. پێیوا بوو فیشەکێ دەتوانێت ڕاستیەکان بێدەنگ بکە بەڵام تەنیا دەنگی کاوای بەرزتر کرد. هەر وشەیە کاوە نووسی بێتی تاوانبارەکان دەسووتێنێ هەر لاپەڕەیەک کە بەجێی هێشتووە شاید حاڵە لە دژی گەندەڵکاران.
محمود سنگاوی تۆ دەتوانیت لە پشت پارەکان و پاسەوانەکان و نازناوەکانتەوە خۆت بشاریتەوە بەڵام ناتوانانی خوێن دەستەکانت بشۆیت خەڵکی لە بیریانە دنیا بیری دێنێتەوە ئازایەتی کاوەگەرمیانی ئەبەدیە و شەرمەزاری تۆ هەمیشەییە زۆر سپاس سڵاوتان لێبێ شەهیدی قەڵەم ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی سەرنووسەری گۆڤاری ڕایەڵ لە 5 کانونی 2013 لەبەردەم ماڵی خۆیان لە کەلا تیرۆر کرا ئازارەکانی تیرۆرکردنی کاوە لە هەمووان زیاتر بۆ دایکە بەسوێترە چونکە کاوەی کوڕی گەورەی لەدا و حەوشەی ماڵەکەیدا بەبەرچاوی ئەوە درایە بە دەزرێژی گولە کاوەگەرمیانی هەر وەک هەڵۆ لە شەقەی باڵی دەدا و قەڵەمەکەی چەکوش بوو بۆ سەر گەندەڵکار و دز و سەمکار و شەخۆران ئەوانەی چاویان بە کاوەگەرمیانی هەڵنەدەهات گەیشتن بە مەرامی خۆیان و شەهیدیان کرد دەبا بزانن کوردستان ڕۆژانە سەدان کاوەی دیکەی دێتە دنیاوە بەردەوام دەبن لە دەرخستن و پیشاندانی دز و گەندەڵی بەرپرسەکان لە هەردوو زۆنی سەوز و زەرد وەبەدار و دەستە و ماسە و چی و خۆفرۆشەکانی دەور و بەریانەوە وەک پێشتر و ئێستاش ترس و دڵەڕاوکێ زۆر لە ڕۆژنامەنووس و کوردەکان هەیە و سەرکوت کراون ڕێگە نایەن ڕای خۆیان دەرببڕن بەڵام دەرخستن و پیشاندانی ڕووی ڕاستەقینەی یەکە بە یەکەی بەرپرسەکان ڕسواکردنیان ئەگەر لەم کاتەشا دەرەنجامی نەبێ بۆ مێژووی سەرشۆر دەبن و وەک پەڵەیەکی ڕەش بەڕوویان ئەمێنێتەوە زۆر سپاس کاوە هەڵۆی گەرمیانە سیمبلی بەرخۆدانە نامرێ شەهید کاوە تا بمێنێ ئەو ناوە دەسەڵات سەمکارە دژی ڕۆڵەی هەژارە تاکەی زوڵم و نادادی تاکەی حکمی فەسادی تاکەی قەڵەم ئەکوژن خوێنی گەنجان ئەڕژن قەت ناچێتە سەر بۆتان زوڵم و ستەمی ئەموەتان زۆر سپاس دووبارە سڵاتان لەبێ ئاوڕێیان دەستخۆشی لە ئەندامان و چالاگوارانی ڕێکخراوی داکۆ دەکەم کە ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە لە 12مین ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم و ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی کە 12 ساڵ تێدەپەڕێ بەسەر تیرۆرکردنی کاوەگەرمیانی لە شاری کەدا لە چەند چەکدارێکەوە لە بەردەم ماڵەکەی خۆیدا تیرۆر کرا ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی ڕۆژنامەنووسێکی مەیدانی بوێر بوو چەندین ڕاپۆرتی لەسەر فەسادی و دز و مافیاکانی هەرێمی کوردستاندا بەتابەتی یەکێتی و پارتی بڵاو کردەوە کاوەگەرمیانی یەکەمین ڕۆژنامەنووس و تیرۆکراوی کوردستان نەبوو لەژێر دەسەڵاتی پارتی و یەکێتیدا چەندین ڕۆژنامەنووسی وەکو سۆرانی مامەحەمە و سەردەر عوسمان و چەندانی تر تیرۆر کرا ڕێکخراوی داکۆ گوێڕای بەرزڕاگرتنی بەرزڕاگرتنی و شەهیدە و هاوکار دەگەێنێت دۆسی تیرۆرکردنی شەهیدی کاوە سەرجەم شەهیدەکانی دیکەی قەڵەم و ئازادی ڕادەڕبڕین بەکراوەی ماونەتەوە تا ئەو کاتێک لە دادگا کە عادیلانە و سەربەرز و کوژان ڕادە سیاسا دەکرێن زۆر سپاس کاوە ڕەمزی ئازادی لە یادمان ناچێ یادی هەموو کاوەگەرمیانین دژی گەندەڵکارانین نامرێ دەنگی ئازادی بە تیرۆر و نامەردی ئێوە دز و گەندەڵن بەڵای سەرسەری گەلن مافیا و خیانەتکارن دژی مافی هەژارن ئێوە ئەو دوو حیزبەی دەسەڵات هۆگاری مەرگن بۆ وڵات چەکداری خەڵەتێنراو ئەی خەڵکی موچە خوراو تاکەی ئەیان پارێزن قبوڵی ئەکەن بێ ڕێزی چاونە ترس و بوێرین ڕێگەی داکۆکی ئێمەین دژی گەندەڵکاران و
ئەو حکومە خۆچەپێنەی